خوێر وەڵڵا دایکی خوێر بێ بیر لە چی بکەمەوە نازانم دایکە ئەڵێم کام بۆنەی خۆش بۆ یا لە خۆی ئێسش بۆنی ڕێ خۆ تەپاڵەی لێت بمرم بۆ ئەو کوڕە نازدارم ئەیواز لەوە بێنە ئەی ڕەفیقەکانی ئەو هەموو ڕەفیقە ڕێک و پێکەیە بوو ئێسش مانگا بۆ بە ڕەفیقی توخوا بەڵێ میکە لە ڕای خوای پەمپمەی تۆ ئاگرم تێبەرەی دایکە گیا منیش خەفەتی لێە خۆم کاکە بەدەنگی فەیروز بەیانیان هەڵە ساڵە خەو کەچی ئێستش بەدەنگی مانگا خوێر بم جارێکی کە لی تووڕە نابم بە هیچ جۆرێک لی تووڕە نابم لە هەستا بە تووڕەی چی بکەینە بێ سعدی بتوانە بێنێتە دەرەوە تەلەفۆنی بۆ بکە با بێت بزانە سعدی و بۆ ئەکەم ڕێک لە تووپەتیەکەم باشە دایکە گیان سعدی چی بکات ئەم کوڕی تۆ ئەمە دووەم جارێتی پارە لەودا ماوە ئەخوات کورە ئاخی ئەو خۆی گێژە بۆ ئەیاتێ ها خۆی گێژە ئەی چی یعنی کوڕەکە هیچ غەڵەتێکی نییە دایکە خوا دای نابێ کوڕی من بخوا ئەم شارە چوار کوڕی وای تریتیا بواە ئێستا ئەبوو بووین بە دەوڵەتێکی گەورە هەوەنیە کوڕەکە و ماشەڵڵای لێبێ هەر ڕۆژ و کەتنێ بۆ سعدێنێتەوە بەس وا بڵێ ئەو قسانە مەکە ها ئەوە پێتەڵێم ئەو قسانە مەکە من تاقەتی ئەوانم نییە سعدی ببینم بە ملی شکاوی سلام علیکم سلام ماشەڵڵا دڵتان زۆر خۆشە ماشەڵڵا لە جوانانە میوە خواردن دڵتان گەلە خۆشە دڵنیام خەنی بووینە ئیستراحەتتان کردێ بێژە لێرە نییە سعدی کوا براکەم وە قسێ ئەیکەی تەواو نەچاتان بوو نەجاتان تۆش دە پێ خوڕێ بۆ بووی ناخوڕێ وەڵا سەیری خۆشتانە چی کڕە بەڵێ زۆر خۆشە تۆ نەجاتان بوو مەمنونی دەهامی بن دزانی چی لێ کردیام وا لە ناو مانگایەکان وا دەباعێنی وا دەبۆڕێنی دایکێ ببێ ڕۆڵا سعدی ئەو کوڕەمەوێتەوە چۆن بە شاخی لە ماڵە چۆتە دەرەوە هەر بە شاخی شەیێنیتەوە چیە سعدیەوە چییە تەماشا چۆن نەخوات ئەی لە کەس نێنان و ئاوشتێکی باتی ئەی چۆن تۆ سێری چی لای بە سعدی لای بە تا ئێرەم هاتووە بە سعدیەوە چییە بن ناخوێتن مەعیدە جیرایە مەعیدەم گیراوە ئەو تۆ لە ڕوودی قسە بکەی چۆنەوە بێخوڕێ لەبەر چاو من و دایکما والله لەکە من خەنیبی مان هەن مەمنونی دەهامی ما بۆ بابا نانی تۆ ئەخوا ئاوی تۆ ئەخوا نەزاتان بوو لە مشکلەی دایسی کوڕەکانی کە هەنەر نەژانێتە زیقی وەشی بۆ بکات دەستی خۆش بێت ئەو چاکەکات ئەشیای خۆی نایەوێت لە ئێمەش بەخوا ئەو تەنسیقە جوانی دروست کردیە تەنها تەماشای گۆریەکەی دەکەی خراب نییە دوژمنت هەنارە جێمە دەنێ پرتەقاڵی بخۆ ئەو بڵە ئەو پرتەقاڵی بخۆ سعدی ڤیتامینت کەمە لە چاوت دیارە سعدی بەسە خۆم نییە خەریکە لە تووپەتە بم باشە خەریکە شەقە بم کاکە والله نەجاتتان بوو عەزیزەکەم چی نەجاتمان بۆ تۆڵی چی سعدی گوێ بگرە کوڕەکەم مەوێتەوە بەخوای گەورە ئەزانی چیەکەم ڕەک تەلەفۆنەکە بۆ پۆلیس دایکە پۆلیسی یەک کوڕەکەت دەگیری بۆ کاکە فێڵی کردیە هەڵخەڵەتاندنە بە مادەی فێڵکردن کوڕەکەت ساڵێک هەتا 2 ساڵی دەگیری پارەی لێ بەردایتەوە مۆبایلی خراپ بەکاری نایە بابەت دەنجی خۆی کردە ژنان خۆی کردە شیرن کابرا بۆ ئەوە گێژە ئەو دوو ئەمرسی ئەمری کوڕەکەی منی هەیە بڵێم تازە شتەکە هاتیە با ماوە کاکە وعدبی ماوەک لێ بخۆم بە هیچ جۆرێکی وەڵڵە ئەم ئێوارە بێ لە سەر سفرەی خۆم ناخوات کاکە دزانیتە بەکە تەبیعاتی مەڕی شەردەگری چکە مەڕ زۆر غەریبە باوەڕ بکە دەرین ها کار لەگەکەری وەستیەوە یان سیفاتی دەگری یان ڕەنجی دەگری کورە سعدی من ئەو شتانە نازانم من ئەم ئێوارە کوڕەکەم مەوێتەوە ئەگەر نا شتی ترەکەم وەکو چ ڕێک پێڵم ئەڵێم بێژەن برای ژنە تازەکەی سعدیە پێغەمبەر پێغەمبەر نامری سەر تەواو مشکلە تاکمێنیتەوە تەواو دەهێنمەوە تەواو وڵاتی نییە بەس دە دوو مشکلەی بەگەڕێ چاوەڕێی توی بە حەیاتی نییە دینار لە تو سەرف ناکەم بەڕاست ساڵمان بڕا ئەمڕۆ ناسبەی بنیش هەر پێی ئەڵێم